پەدەکە یان ماڵباتی بارزانی لە مێژووی دوور و درێژی خۆیدا بەردەوام لە پێناومانەوەی خۆی بۆ پاراستنی بەرژەوەندی ماڵباتی کار و خەباتی کردووە. بۆ ئەم مەبەستە هەنگاوی زۆری ناوە و خوێنێکی زۆریشی ڕژاندووە، زۆریشی کردووە بە پرد و بەسەریا پەڕیوەتەوە. پرسیارەکە ئەوەیە سێ بارزانیەکە خوێنی کیان ڕشت و کیان کردە پرد و چۆن بەسەریا ڕۆیشتن. بەپێی فەلسەفەی بارزانیەکان گەر شۆڕشیان پێنەکرێ بەڵام خۆپێیان دەڕوخێ، ئەمە کرۆکی ئەو خەباتێ و بەردەوام بەرژەوەندی خێڵەکی لە سەروی بەرژەوەندێنەتەوەیەکان جێگەی گرتووە. بۆ ئەم پرسەش چەند بەڵگەیەک دەخینە ڕوو بۆ ئەوەی شۆڕشی باکوور پێش نەکەوێ و لە بەرژەوەندی دەوڵەتی تورکدا و بە پیلانی میت لە ساڵەکانی 1960 سعید قرمزی تۆپراخ ناسرا و بە دکتۆر شوان دوو هاوڕێی بەناوەکانی بڵۆت و حەسەن یەکمەش بە بیانووی پڕوپوت شەهیدیان کردن. ئەمە لە کاتێکدا بوو کە پێشتر سعید ئاڵچی و دوو هاوڕێکە ئەندامی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان تورکیا بوو بێسەر و شوێن کران. دواییش دەرکەوت بە دەستی دەروێش سەعدون و فەرمانی ڕاستەوخۆی ئیدریس بارزانی و بە هاوکاری میت کوژراون. لە ساڵی 1348 هەتاوی لە بەرژەوەندی شای ئێران و بۆ شکستێنان بە شۆڕشی ڕۆژهەڵات سلێمان موعینی و هاشمی حەقتەڵەب بەدەستی عەبدولوەهاب ئەتروشی و بە فەرمانی ڕاستەوخۆی بارەگای بارزانی دەیان شۆڕشگەڕی دیکەیان شەهید کران و تەرمەکانیشان ڕادەستی داگیرکەران کردەوە. ساڵی 1985 زاینی سەلمان سەندی ئەندامی پەدەکە لە شەرناخ جێگای هەشت گەریلای نیشانی سوپای تورکدا و لەو هەشت کەسە یەکیان شەهید بوو، حەوت گەریلاکەی دیکەش بە دیلی کەوتن دەستی سوپای تورک. حەفتەی تەمموزی 1985 حامید ئاوجی ئەندامی پەکەکە بەڕێگای ئادیزە زاگرۆز ئەندامی پەدەکە فرۆشرایە دەوڵەتی تورک. ئەوەشی تایبەتە بە دیبلۆماسیەتی سیاسەتکردن لای پەدەکە. دەکرێت بپرسین دیبلۆماسیەت لای بارزانیەکان چۆنە؟ ساڵی 1991 کاتێ دەوڵەتی تورک پاسپۆرتی دیبلۆماتیکی دایە مەسعود بارزانی کە وەک وەداد ئەدیب ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی ڕەنجی گەل لەلایەن دەوڵەتی تورکەوە تیرۆر کرا. ئەمڕۆشی لەگەڵ بێت دیبلۆماسی بارزانیەکان لەسەر خوێنی کورد بەڕێوە دەچێت. ساڵی ڕابردوو هێشتا نێچیرەوان بارزانی لە تاران بوو. موسا باباخانی لە هەولێر تیرۆر کرا. دکتۆر قاسملو لە نامیلکەی خیانەتەکانی قیادە موقەتە ئاماژە بۆ و کارانە دەکات کە ئەو دەم بە سەرکردایەتی ئیدریس بارزانی و مەسعود بارزانی و سامی عەبدوڕەحمان دژی شۆڕشی ڕۆژهەڵات کردویان. لە ساڵی 1979 دوای سەرکەوتنی شۆڕشی گەلانی ئێران و جوڵانەوەی شۆڕشگەڕی خومەینی دژی گەلی کورد فەرمانی جیهادی دەرکرد و قیادە موقەتە بوونە بەشێک لە سوپای پاسداران و لە شارەکانی مەریوان و نەغەدا دژی پێشمەرگەی کوردستان شەڕیان کردو. لە شنۆ ورمێ بوونە چاوساغی سوپا و سەدان پێشمەرگەیان شەهید کرد. هەدەفێمە بچێت بۆ کەم دژمنێمە کوردی ئیران بزانت قاسملو وەختی ئێمە لەگەڵ جەمهوریە ئیسلامە هەکە شەڕێمە بکە شەڕێوان دەکرد. بێگومان مەبەستی فازڵ میرانی لەوەی کە خوێنیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران تێکەڵ بووە، هەمان خوێنە کە بۆ پاکتاوکردنی شۆڕشی ڕۆژهەڵات ڕشتویانە. کاتێ شۆڕشی ڕۆژاوا دەستی پێکرد بە هیوای باشوور بوو دەستی بگرێت، بەڵام لە یەکەم هەنگاودا پەدەکە خەندەقی لێدا و بە فەرمانی میت ئابڵۆقەیدا. لە ساڵی 2013دا کاتێک دەواازەکانی سێمێڵکەی داخست عەلی عەونی ئەندامی پەدەکەوتی بە پەیەدا بیر لە دەواازەیەکی دیکە بکاتەوە. بارزانیەکان بۆ مانەوەی خۆیان تەنیا بەوە نەوەستاون و لە باشووری کوردستانیش دەیان و سەدان نیشتمان پەروەریان شەهید کرد. ساڵی 1992 سادق عومەر و عەلی شەعبان و حسێن ئاغا بە بیانووی لایەنگری لە پەکەکە و سەردانی ڕێبەراپۆ شەهید کرد و ڕەوف ئاکرێیی لە 26 لەسەر 27 گوڵانی 1993 تەنیا بە تاوانی ئەوەی سەردانی ڕێبەراپۆی کردبوو. دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک خۆپیشاندانی ڕێخست بوو بەدەستی باڵتەچیەکانی پەدەکە و بە فیتی میت لە هەولێر شەهید کرا. تەنگە تاوکردنی ئازادی خوازان و شاربەدەرکردنیان و بڕینی دەنگیان کاری پیشەیی پەدەکەیە. ساڵی 1997 لە هەولێر زیاتر لە 80 کەسایەتی سیاسی و ڕۆژنامەوانی کۆمەڵکوش کرد. هاوکات ڕۆژنامەوانانی بادینان لە زیندان و بێدەنگ دەکرێن. کاتێک 6 ساڵی پێشمەرگایەتی مەسعود بارزانی جەژن دەگێڕدرێ، وڵات پارێزانی پارچەکانی دیکەی کوردستان تیرۆر دەکرێن. هەرێمی کوردستان لە سێبەری ئەم سەرکردانەوە نەبۆتە شوێنی ئارام بۆ نیشتمان پەروەرانی پارچەکانی دیکە، بە پێچەوانەوە بۆتە گۆڕستانی وڵات پارێزان و شوێنی حەوانەوەی میت و ئیطلاعات و دەستگاسی خوڕیەکان. شەهید زەکی چەلەبی و شەهید شکری و موسا بابەخانی و چەندانی تر شاهێدی ئەوەن. ڕێخۆشکردن بۆ داگیرکەرانی تورک و ئەو شەڕانی کە چەتەکانی ڕۆژ و زێرەفانی و هێزەکانی گوڵان بە هاوکاری سوپای تورک دژی گەریلای ئازادی دەیکەن بەشێکی دیکەیە لە ڕێبازی پێشمەرگایەتی بارزانی، چونکە فەلسەفەی شۆڕش و پێشمەرگایەتی لای سێبارزانیەکان لەسەر بنەمای خیانەت و فرۆشتنی کورداندا ڕژراوە. وەکو خۆیان دەڵێن ئەگەر شۆڕشمان پێ نەکرێت بەس دەتوانین تێکی بدەین.